دەم باش بینەران من هەکارنەیە لیمە بەرنامەی دابێژ پێشکەش دەکەم چەمکی و مانەکانی خۆپیشاندان ئێمە لە گەلمیوانەکانمان بە شێوەیەکی فراوان گوت و بێش لەسەرەکەن ئایا خۆپیشاندان بۆ ئەنجامە درێم ئامانج لە خۆپیشاندان چییە؟ خۆپیشاندان وەکو مافێکی ڕەوایی هەموو هاوڵاتێک کە ئەتوانێت تعبیر بە شێوەیەکی ئازادی لە ڕای خۆ بکەن ئەوەی لە کوردستانە ئەنجامە درێ ئەو خۆپیشاندانانەی لە کوردستان ئەنجامە درێ تا چەند خۆپیشاندانێکی تەندروستە تا چەند ئەم خۆپیشاندانە ئامانجەکانی ئەپێکیان پێچاوانەوە بوون نمونە بەڕێزان هەر کاتێک لە هەرێمی کوردستان باس لە خۆپیشاندان دەکرێت لەسەر تەجروبەکانی ڕابردوو ئەوە دێتە بەرچاوی هەر کەسێک یان لەم خۆپیشاندانە خەڵکی بێتاوان ئەبێتە قوربانی ئەکوژرێ یان پەلاماری بارگاکانی حزبی حکومیە درێ لەوێش پاسەوانەکان دەکوژرێ هەموو زۆربەی خۆپیشاندانەکان ئاراستەکەیان بەلارەیەکە ئەبرێ زۆرجار باستەوەکە کە تەداخڵاتی حزبی لەناو ئەم خۆپیشاندانانە حتا ئیعلام پەیامی هەندێکی لە ڕاگەیاندنەکان لە وروژاندنی زیاتری شارە ئێمە باستەوەکەین کە پێویستە لە کوردستانە خۆپیشاندان بکەیت لەسەر چ بنەمایەک بێ خەڵک چۆن ڕۆشنبیری ئەنجامدان خۆپیشاندان لە ناوخەڵی بڵاو بکرێتەوە کللتوری ڕۆشنبیری تێگەشتن لە چەمکە ڕاستەقینەکەی ئەوەی کە خۆپیشاندان لە پێناو چی دەکرێت ئەم خەڵکە زیاتر لەسەر ئێمە هەوڵەدێن لە گەلمیوانەکەمان لەسەر ئەو تەجروبانە کە لە وڵاتانی پێشکەوتۆ هەیە چون ئەو تەجروبانە پۆلێن بکەن بە وڵاتی خۆمان کە لێرەش کە خەڵی خۆپیشاندان بکرێت خۆپیشاندانێکی هێمنانە بێ ئارام بێ ئەم خۆپیشاندانە شوێنەکەی تهدید کرا بێ ئامانجەکەی دیاری کرا بێ لایەنەکان لایەنە بەرپرسەکان هیچ بیانوێکی نەداتە دەستەوە ئیجبار بکرێن لەوەی کە بە هانای ئەنکو خواستی خۆپیشانداران ئامانجی خۆپیشاندار ئەو پەیامێکی هەیەە بە گرنگ و بە هەنوەر بگرین بۆ ئەم مەبەستەش میوانداری بەڕێزان فازڵ عومەر توێژەری کومەڵاتی هۆگر عومەر بەرپرسی ڕاگەاندنی پۆلیسی هەولێر هەروەها ئیبراهیم مەلازادە مامۆستای زانکۆمان کردووە دوای بینینی چەند دیمەنێک لە خۆپیشاندانەکانی ڕابردوو لە باشووری کوردستان ئەگەڕێنە وڵاتان بۆ درێژەدان بە گفتوگۆکانمان لە گەلمیوانەکانمان لەگەڵمان بن. بەڵێ بینەران ئێوەش ئەتوانن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەسەر تۆڕی کومەڵەتی فەیسبوک پیجی کوردستان 24 بە شێوەیەکی ڕاستەوخۆ بینەری بەرنامەکەمان بن هەروەها هەر کومنت و سەرنجێکتان هەیە ئەتوانن لەوێ ڕاوەنا بکەن ئێمەش لێرە بۆتان هەر پرسیارێکە بە ئاراستیمانەکانمان دەکەین جارێکی دیکە بە خێرهاتنتان دەکەین کاک فازڵ لە توە دەست پێ یەکەم وەکو پێشتریش وتم لە سەرەتای بەرنامەکەمە لە کوردستانە لە زۆربەی خۆپیشاندانەکانە تونندوتیژی لەیەکەوێتەوە ئەم بە ئاراسەیەکە برێ ئەم لەم خۆپیشاندانە بە تهدید زیاتر تەرکیز لەسەر لایەنێکی کرێ زیاتر لایەنێکی خەتابارە کرێ زیاتر هجوم لەسەر لایەنێکی کرێ ئەم شێوە کەلتورە خۆپیشاندانە لە هەرێمی کوردستان چۆن لێکە دەیتەوە؟ بەڵێ سپاس بەوە دەرفەتە ڕێزم بۆ بینەران هەڵبەتە خۆپیشاندان وەکو حەقێکی مکتەسەب نەگڕەها لە مەواسقی نێودەوڵەتی و هەتا لە جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤدا هاتووە شێوازی ممارەسەکردنی لە وڵاتێک بە وڵاتێکی تر دەگۆڕێ و بە پێی هەلومەرج و ئەو بارودۆخەی کە ئەو کۆمەلگایە پێی داتێ ئەپەڕێت لە ڕووی گەشەی دیموکراسیەوە هەڵبەتە هەرێمی کوردستانێکێکە لەو هەرێمانەی کە لە ساڵانی ڕابردوودا چەندین خۆپیشاندانی لە چەندین فۆرمی جۆرا و جۆردا بە خۆی بینیوە لە کاتێکدا ئەم هەرێمە خاوەنی یاسایەکە
تایبەت بە ڕێخستنی خۆپیشاندانەکان و لە ساڵی 2010 بە ژمارە 11 دەرچووە. ئەلبەتە ئەگەر تەرکیز بکەینە سەر خودی خۆپیشاندانەکان لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵێین دابەشبوونی سیاسی لە هەرێمی کوردستاندا زۆر جار هۆکارێک بووە بۆ ئەوەی کە کاریگەری لەسەر ماهیەت و چۆنێتی بەڕێوەچوونی پرۆسەی خۆپیشاندان لە کردەیەک کە هەوڵدانە بۆ دەستەبەرکردنی ماف و گەیاندنی پەیامێک ئەکرێ بڵێن ناو خۆپیشاندانە لە شێوە تەندروستێکی خۆ شێوە ڕاستەقینەی خۆ بەلێرە دەبراوە لە پێناو بەرژەوەندی سیاسی. لە ڕاستیدا ناتوانین بڵێن کۆیەوە خۆپیشاندانانی لە هەرێمی کوردستان کراوە ناتەندروست بوون، بەڵام ئەگەر بەو پێوەرە بەو مەعایرانەی کە هەن لە چوارچێوەی یاسا و ئەو پێوەرانەی کە لەسەر ئاسی نێودەوڵەتیە بۆ خۆپیشاندان و حتا تعریفی چەمکی خۆپیشاندان کراون خۆپیشاندانی ناتەندروستی تێدا بووە کە پابند نەبووە بە هیچ جۆرێک لە ڕێکار و ئەو بنەمایانەی کە دەبێ خۆپیشاندان هەبێ. ئەمە دەزانین هەموو تعریفەکانی خۆپیشاندان کە دەکرێت بە گردبوونەوەیەک لە گردبوونەوەی گروپێک لە خەڵک لە پێناو گەیاندنی پەیامێک بۆ دەستەبەرکردنی مافێک پێناسە دەکرێت وەکو حەقێکیش ئاماژەی پێکراوە. بەڵام لە کۆی پێناسەکاندا باز لە چەمکێک دەکرێت کە لە ڕاستیدا زۆر جار ئەو چەمکە لە فەرهەنگی ئێمە لەبیر کراوە، ئەویش ئەوەیە کە دەبێت با بڵێن لە چوارچێوەی یاسادا بێوە جۆرێک لە ئیلتیزامات بکرێ بۆ ئەوەی کە لە ماهیەتی خۆپیشاندانەکە کەم نەکاتەوە. بۆیە توانین بڵێن کە خۆپیشاندانەکان لە هەرێمی کوردستان جۆرێک لە تێکەڵی پێوە دیارەوە هۆکارەکانی ئەم تێکەڵێژە توانێت بینە سەری. بەڵێ کاکێ ئیبراهیم لە جارنامەی مافەکانی مرۆڤی جیهانی داهاتوە هەر کەسێک ئازادە تابی لە ڕای خۆی بکە حتا پرۆژه یاسایەکە لە پەرلەمانی کوردستان 2010ەوە دەرچووە کە 17 خاڵ پێکاتوە باسی یاسای ڕێخستنی خۆپیشاندان کە ئەگەر بەراورد بکەی لەگەل یاسای وڵاتانی تر لەوانەیە زۆر ئاسانکاری زیاتری لەم یاسا دەبێت. بەڵام لە کوردستانە بە کۆکای فازەلۆتی زۆر جار ئەم خۆپیشاندانە بە سیاسیە کرێ ئەن لایەنێکی سیاسی زیاتر بە ئاراستەی دژاتیکردنی لایەنێکی تر ئاراستاکە حتام لایەنش لە سەرەمەیەک تر تۆمەتبارەکەن. جیاواز لەگەڵ وڵاتانی ئەوروپا و خۆپیشاندانەی لە هەرێم ئەنجام ئەدرێت سەرنجی تو چێ لەسەری؟ سەرەتا سپاس بۆ ئەو دەرفەتە. بێگومان ئێوە باسی خۆپیشاندانی ناتەندروست کرا یان ئەو خۆپیشاندانانەی کە لایەنێکی بە سیاسی دەکرێت، پێم وایە باشترە بڵێن کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی ناتەندروستە بە حکمی ئەوەی کە سەرەتا حیزبەکان بە شێوەیەکی ڕاستە و خۆیان ناڕاستە و خۆ دەست لە هەموو جوبگەکانی کۆمەلگاکە وەرەدەن. اینجا هەر ئەو حیزبانش لەوانەیە هەوڵەدەن خەڵکی خۆیان بخزێننەوە ئەو خۆپیشاندانانە بۆی ئاراستی خۆپیشاندانەکان بە لایەکی دیدا ببەرن. بێگومان ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان خۆپیشاندان لە کۆمەلگایەکی وەکو کۆمەلگای کوردستانی لەگەڵ هەر کۆمەلگایەکی ڕۆژئاوایی، سەرەتا کۆمەلگایەکان جیاوازیەکی زۆریان هەیە لەبەرەوەی کۆمەلگایەکان کۆمەلگای مەدەنی لەناو کۆمەلگا بەگشتی پێکاتێک کۆمەلگا مەدەنیەکان بە شێوەیەکی زۆر تەندروست ئەتوانن ئیشوکاری خۆیان بکەن. ئەوانە خاوەنی ناوەڕۆکی خۆیانن، دەتوانن داواکاریەکان خۆیان بە شێوەیەکی تەندروست ببەنە پێشەوە. بێگومان هەر لایەنێک کە بیاوێ خۆپیشاندان بکات لە ڕێی داواکراوێکی ڕسمی یان داواکراوێکی نووسرا و پۆلیس ئاگادار دەکاتەوە بۆ ئەوەی لە شوێنی دیاریکرا و لە کاتی دیاریکرا و خۆپیشاندان بکرێت. ئەرچی پۆلیس لەو حاڵەتەدا تەنها و تەنها پاراستنی ئەو کەسانەیە کە خۆپیشاندان دەکەن، بێگومان بەو مەرجانەی کە بە هیچ جۆرێک ڕێگا نادرێت خۆپیشاندەران پەنا بۆ تونند و تیژی ببن. لەبەرەوەی خۆپیشاندان کۆمەڵێک جۆری هەن، جۆری ئەو خۆپیشاندانی لە کۆمەلگای خۆمانە تو باسی خەڵکیشت کرد کە ئەگەر ئەم خۆپیشاندە هەندێکیان بەلارەیەکە بڕێ ئان بە سیاسی بکرێ کە خەڵک بوو پابندی ئەم لایەنە بێت کە خەڵک خۆپیشاندان دەکرێت لەسەر ئەوەسەسی ئەم خەڵکی ئارمانجێکی خواستێکی ئەوێ لە ڕێی خۆپیشاندان بە دەسەڵات ئەم دەسەڵاتە پابند بێ بەوەی کە خاستەکانی جیبەجێ بکە بوو بەم شێوەیە. پێویستە ئێمە پێشەچی پێناسەی جۆری خۆپیشاندانەکە بکەین. ئایا ئەم خۆپیشاندانە بۆ داواکاری مافێکی تایبەتە وەکو ئەوەی ئێستا مەتەلەن لە کۆمەڵێک شوێن دەگوزارێت کە خۆپیشاندەران
یان ئەوانەی کە چوونەتەوە ماڵەوە دەوام ناکەن داواکاریەکی هەیە داواکاری دەستیشان کراوە بەڵام کە خۆپیشاندان ئەنجام دەدرێت بە ئاراستێکی دیکارەوە بەڵام هەندێک جار پرۆتێستە مەثەلەن کۆمەڵێک خەڵک پرۆتێست لە دژی سیاسەتێکی تایبەتی حکوومەت ئەگەر نەبەر لەوانەیە زۆر جاران ئەمە توندوتیژیشی تێەکەوێ بەڵام پێویستە پۆلیس لەو حاڵەتەدا بزانێت چۆن بە شێوەیەکی گونجا و تعامل لەگەڵ ئەو بەڵکەواتە بەرپرسێکی پۆلیسیش لێرەیە کاکی هۆگەر عەزیز بەرپرسی ڕاگەیاندنی پۆلیسی هەولێر ئێوە چۆن تەعامل لەگەڵ ڕەوشێکی واکەن زۆر جار حتا هێزەکانی ئێوەش تۆمەتبارە کرێ لەوەیە کە زۆر جار بە زۆری بەڵاوە بە خۆپیشاندەرانە کرێ زۆر جار تونند و تیژیش بەکاردێت ئێمە بەپێی یاسا تعامل لەگەر هاوڵاتیان دەکەین تعامل لەگەڵ خۆپیشاندان دەکەین مۆڵەتدان کاتێک کە مۆڵەت دەدرێتن لەلایەن جیهەی تایبەتەوە بۆ نمونە جەنابی وەزیری ناوخۆیە یان بەرپرسیەکە ئیداریەکانە لە بەڕێز پارێزگار و قایمقام و هەروەها بەڕێز مدیر ناحیەکان ئەوانە دەسەڵاتیان هەیە کە ڕێگە بدەن بە خۆپیشاندان ئەگەر ڕێگە درا بە خۆپیشاندان ئەوە هێزە چالاکیە مەدەنیمان هەیە ئێمە تایبەت کرایەوە و هەروەها بە شێوەیەکی ڕێک و پێک مدەڕەب کرایە بۆ ئەوەی کە بتوانێ دوو ئەرک ببینێ پۆلیس ئەرکێکیان ئەوەیە هاوڵاتیان بپارێزی لە کاتی هەر ئەگەرێکی نەخوازرا و ئەرچی دووەمیش ئەوەیە ئەو دەستگایە بپارێزێتن لە هەر ئەگەرێکی هاوڵاتیانی خۆپیشاندن واتە دوو ئەرک دەبینین لەو حاڵەتەدا پۆلیس ئەرچی پاراستنی دوو تاکە تاچی معنەوی تاچی بەرزەستەی تاچی معنەوەیە کە دەستگایەکەیە ملک و ماڵی دەستگایەکەشە تاچی بەرزەستەش ئەوەیە کە هاوڵاتیەکە یان کەسەکەی یان ئەو کەسانە و بەرپرسانێکە خۆپیشاندانیان ئاراستە دەکرێتن ئەوە ئەرچی پۆلیسە بەڵام ئێمە بەپێی یاسە چۆن تەعامل دەکەین ئەگەر هاتوو ئەو خۆپیشاندانەی کە دەکرێت دەبێت کات و شوێنی بۆ دیاری بکرێت کاتەکە زۆر گرنگە لەگەڵ شوێنەکە ئەو شوێنێکە بۆ دیاری دەکرێت ئەرکە لەسەر پۆلیس کەوا ئەمنیەت و ئارامی ئەو شوێنە بپارێزی ئەگەر هاتوو ئەو کاتش دیاری کراوە دەبێ خۆپیشاندەریش پابند بێ بەو کاتەیە کە لەگەڵ ئەو نوێنەرانی خۆپیشاندەران کە لەگەڵ بەرپرسی یەکە ئیداریەکە کۆ دەبێتەوە ئەگەر هاتوو لە حاڵەتێک تونند و تیژی لێ بکەوێتەوە ئەگەر هاتوو کاتەکەش تەواو نەبوو ئەوە بۆ پۆلیس هەیە کەوا پەرش و بڵاوی بە خۆپیشاندانەکە ئەوە خاڵی دووەم ئەگەر هاتوو کاتەکە تەواو بوو لەگەڵ کاتەکەش تێپەڕی ئەوە هەر پۆلیس دەسەڵاتی هەیە پەرش و بڵاوی بە خۆپیشاندەران بکاتن کەواتە کاکێ فازڵ بوو نمونە لە ئەمریکا یاسایکە دوای 2012 یاسای خۆپیشاندان لە لای ئۆباما سەرڕاست کراوەتە هەندێکی خالی تازە بوو زیاد کرا باس لەوای کرێت کە لەم وڵاتانەیە ئەگەر ئەم خۆپیشاندانە ئاراستەیان گۆڕی بەرە ئەوە کە مەترسیان هەبە بۆ سەر ناوەندە حەیەویەکان بۆ سەر ئەو کردی تایبەت کردی گشتی حتا بۆ شوێنانە کە بەرپرسی باڵای لێە ئەمە ئیجراتی زۆرتون بەرامبەر دەکرێت لە کوردستانە زۆر جار ئەم خۆپیشاندانە بە ئاراستی کەڕوا مەقەڕاتی حزبیا سوتێنرێ ممتەلەکاتی گشتی تهدیدی لەسەر ئەن دەستدرێژی بۆ سەر ئەنجامەدرێ خەڵک تیا کوژرێ چی بکرێت کە ئەم کەلتورە نەمێنێ خەڵک بە شێوەیەکی ئارام خۆپیشاندان ئەنجام بدەن وڵا لە ڕاستیە ئەو بابەتامان باتە سەر دەستنیشانکردنی دەردێکی کوشنداویشەوەیە کە کۆی مؤسساتی ئەم وڵاتە لە پەرلەمان و لە ئەحزابە سیاسیەکان و هەتا زۆر جار لە وەسەتەکانی فێرکردن و مینبەرەکانی بڵاوکردنەوەی پەیامیش مجاملەی شارع دەکەن بەو ئەندازەیە کە دەبێ شارع هەرچێکی کرد لی ببوردرێ ئەگەر نا من پێم وایە کۆمەڵگەیەک گەر بە یاساڕێک نەخرێ دەبێتە جەنگەڵ ئەوەی کە ئەمریکا دەیکات و وڵاتێکی عریقە و پێم وایە لە حوسەتەکانە لەوێ خۆپیشاندان کراوە ئەم ڕۆیاسایەک دەرەکات تەرکیز دەکاتە سەر هەندێک بابەتی لەو شێوەیە پێویستە نادیدە نەگیرێ من پێم وایە لە هەرێمی کوردستانە بەداخەوە دوو هۆکار هەیە یەک فۆرمە لە نەبوونی دیموکراسیەت بەس لێرە یاسایە ئەمە یاسایکە لە بەردەستمە لە حەوتە خاڵ پێک هاتووە ژمارە 11 2010 دەرچووە تعدیلی یاسایەکی ترەکە لەم یاسایەکە بەڕاوکە لەگەڵ وڵاتانی پێشکەوت و زۆر خالی گرنگ و ئەرێنی تایە لێرە زۆر مؤسسات هەیە ببوورە ئەحزابی سیاسیە مەحزابانە باسی بەرنامەی خۆیانەکەن کۆمەلگای مەدەنی هەیە دنیارێک خراوەیە تو پێشتە تەجربەتە بوویت بەڵێ بە دڵنیایەوە یەکێک لە مشکلەکانەوەیە لەبەر ئەوەی وڵاتی ئێمە لە ئاماژەم بەوە کرد
نەگەیشتوونێتە مستەوایەکی گونجاو لە دیموکراسی کەواتە چی بکرێت بۆی ئەو مستەوە گونجا دروست بێ ئەم تەوعیە لە لای خەڵک دروست بێ کە ئەمە ئەنگلی بابەتەکەمان خەڵک تێبگا خۆ پیشاندان چون ئەنجامە درێت چون ئەنجامەکەی بپێکێ بەبێ ئەوە زیان بەخۆی بگاینی بە وڵاتەکەش بگەینێ لە ڕاستیا زۆر گرنگە ئێمە هاوڵاتیانی خۆمان لە گرنگی بوونی یاسا تێبگەێنین یاسا وەکو دەق تەماشا نەکرێت بەڵکو وەکو پێوەەر تەماشا بکرێکە تەنزیمی ژیانی تاک و کۆمەلگا ئەکە بۆیە من پێم وایە لە هەرێمی کوردستانە کاتێک کردەیە گەنجامەدرێ یاسا لە بەردیدە ناگیرێت بەڵکو نادیدە دەگیرێت وە پێشم وایە لە سەڵتانەوەتی ئەوانەی کە خۆپیشاندان دەکەن هۆشیاریان سەبارەت بەبوونی یاسایەک نییە کە لەلایەن پەرلەمانەوە دەرچۆوە ئەم یاسایە مەجرای خۆی هەیە وەڕێ کاروباری خۆپیشاندان ڕێگەخا بۆیە بە بڕوای من ئەگەر بینە سەر ئەوەی چی بکەین بۆ ئەوەی کە هاوڵاتیانی ئێمە لە حەقی خۆیان کە خۆپیشاندانە تێ بگەن و فێریش ببن چۆن ممارەسەیەکەن بابەتێکە کە لە ڕاستیدا هەموو ئەو کەناڵانی کە وجودیان هەیە جا ناوەندی پەروەردەی دەستگاکانی ڕاگەیاندن ناوەند و مؤسساتی حکومی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ناوەندی وەکو زانکۆ کە ناوەندێکی گرنگە و خەڵکێکی زۆر هۆشیاری سەبارەت بە یاسا هەیە دەبێ ئەو جۆرە لەو هۆشیاری بڵاو کاتەوە کە لە ڕاستیدا خۆپیشاندان مافە و بۆ بەرجەستەیبوونی ئەم مافە پێویستە ئیلتیزام بە ڕێکارەکانەوە بکەیت کە زەمینە خۆشەکە بۆ ئەنجامدا. بەڵێ کاک ئیبراهیم ڕۆلی ئەو هەموو ماساتە کە لە هەرێمی کوردستان هەیە یاسایی تەشریعی تەنفیزی ئەو ناوەندی زانستی وەکو زانکۆڕی خەراکانی کۆمەلگای مەدەنی هەمووی لە پێناو خزمەتی خەڵک و ڕێخستنی ژیانی ڕۆژانەی خەڵکن شاکر کوردستانی لە تۆری کۆمەڵاتی فەیسبووکی دەنووسێ بۆچی کاتێک خۆپیشاندان دەکرێت لایەنە سیاسەکان دەچنە پشت خۆپیشاندان باشە ئەوە خیانەتکردن نییە لە خەڵکی ماڵێ ئایا مەسەلەکەوەیە کە ئەم لایەنە سیاسی بە شێوەیەکی تەندروست تعامل لەگەڵ خۆپیشاندانەکە ناکەن لەبەر ئەوە یەکێک لە هۆکارە هەرە گرنگەکان ئەوەیە کە لایەنە سیاسەکان بە شێوەیەکی تەندروست تعامل لەگەڵ ئەو خۆپیشاندانانە ناکەن یەکەم وەکو گوتم بێگومان ئێمە پێویستە پێناسەی خۆپیشاندان بکەین خۆپیشاندان هەیە لە دژی حکوومەت لە دژی سیاسەتێکی تایبەتی حکوومەت خەڵک مافی خۆیەتی ناڕازیبی لە دژی سیاسەتەکانی هەر سیاستێک لە سیاسەتەکانی حکوومەت بەڵام پێویستە ئەم جۆرە ناڕازیبوونەی خەڵک جەمسەرگیر نەکرێت یان تەوزیف بکرێت لە پێناو سیاسەتێکی تایبەتی حیزبێک یان لە پێناو بەرژەوەندی تایبەتی حیزبێک لەبەرەوە پێویستە لێگەڕێن خۆپیشاندانەکە ئاراستەی سروشتی خۆی وەربگرێت لە چوارچێوەی قانونە پۆلیس ڕۆڵی خۆی دەبینێ بە شێوەیەکی تەندروست بۆەوەی خۆپیشاندانان بپارێزێ لە هەر جۆرە شتێکی ناکاو و بە شێوەیەکی ئاشتیانەش کۆتایی وڵاتەکە گیبراهیم باستەوە دەکرێت حەزب چۆتە ناو هەموو جونگەکانەوە ناو هەموو ژیانی خەڵکەوە لەسەرەوە تاخەرەوە ئەمە باز دەکرێت کە حەزب کاریگەریە نای حەزبێک چەند حەزبێکی دیاریکراوە لە کوردستانە کە خەوان نفوسن بوون نمونە ئەگەر 5 حەزب باسکەین حەزبەکانی تریشان پرسیارەکەمان ئەمەیە چی بکرێت کە ئەم خەڵکە ئەگەر حەزبیش نەیتوانی لایەنەکانی تر بتوانن خەڵک تەوعیە بکەن خەڵک تێبگەێنن ڕۆشنبیری چونیەتی ئەنجامدانی خۆپیشاندان بە خەڵک رابگەێنێ کە بچوومە بەسێ خۆپیشاندان ئەنجام دەدرێت بێگومان کۆمەڵێک ڕێباز هەن یان ڕێکار هەن بۆ ئەوەی خەڵک ئاگادار بکرێت یاسایە پرۆژە یاسایە چی تر بکرێت پرۆژە یاسا هەیە پێویستە ناوەندی میدیاکان ئەو ڕۆڵە ببینن بۆی خەڵکی تایبەتمەند بێت و هەروەها مەسەڵەن وەکو ئێستا کاکۆگر هاتووە بۆی ئەو قانونە بۆ خەڵک ڕۆشن بکاتەوە و خەڵکی تێبگەینن کە خۆپیشاندان مافی خۆیانە بەڵام تونند و تیژی پێویستە دوور بخرێتەوە بە هەموو جۆرێک بۆ ئەوەی پەیامی خۆپیشاندانەکە بگاتە شوێنی خۆی چونکە ئەگەر هاتوو هەر خۆپیشاندانێک تونند و تیژی لێکەوتەوە ئەو کاتە لەوانەیە هەم پەیامەکە وەکو پێویست ناگات هەمیش خەڵکێک تێدا زەرمەند دەبن کە لەوانەیە باڕاستەیەکی زۆر خراپ کۆتایی بەڵێک هۆگر زۆر جار لە ناو خۆپیشاندانەکان بینیمانە تونند و تیژی لەکەوێتەوە لەم تونند و تیژی خەڵکی بریندارە بێ حتا خەڵکێکی کوژرێ دواتر خەڵکێکیش ئەڕفێنرێ کۆمەڵێک چاڵاکیان و کۆمەڵێک بە شێوەیەکی لە شێوەکان ئەڕفێنێ لە هەموو ناوچەکانی کوردستان بەبێ جیاوازی ئەمە دەبینرێ ئێوە وەکو لایەنی پەیوەندیداری فەرمی چۆن تەعامل لەگەڵ ئەم حاڵاتە ناکەن
ئێمە زۆر زاریوە هەیە سەرەتا پۆلیس بوویتە مزەحی لە بەرامبەر ئەو خۆپیشاندنانە. بۆ نمونەت بۆ بینمەوە مانجی دوی ئەو ساڵ ڕێگە بە خۆپیشاندان درا خۆپیشاندان کرا لە بەردەم لە جێهێتێکی دیاریکرا و لە بەردەم دەرگای نەتەوە یەکگرتوەکان دواتر ویسیان هێژ بکەنە ناو بارەگاکە. پۆلیس چارەچە مەدەنیەکان کە ڕێگریان لێکردن تەنانەت دار و بەرد و هەموو شێوازێکیان بەکارهێنا 4 پۆلیسی ئێمەش تێدا بریندار بوون. ینی پۆلیس دایمەن تەسحیەی داوە لە پێناو ئەو کارانێک کە خۆپیشاندەران دەکەن. ئێمە من ئەوەی دەستان کەوتووە ئەوەی دەستان کەوتووە لە بەدواداچوونی ئەو بابەتانە ئەو خەڵکە بووکە کۆمەڵێک خەڵک تامان کۆمەڵی خەڵک هەیە لە ناو خۆپیشاندانێکی فراوانە کۆمەڵێک کەسەیە ئەبێتە سەر ئێشە بەم خۆپیشاندانە ئاراستەکەی بەلارێدا بە بووکە ینی مەبەسی چییە؟ لە یاسای خۆپیشانداندا باس کراوە کەوا هەر خۆپیشاندانە کە زیاترەکە باسی ئەو خەڵکە بکەیت ئەمە باز لە یاساکە بکەین چونکە ئێمە جێبەجێکەری یاساینە ئێمە پارێزەری یاساینە لە یاسای خۆپیشاندان چ دەڵێ دەڵێتن دەبێت 3 ئەندام تا 5 ئەندام نوێنەرایەتی ئەو خۆپیشاندانانە بکە. ئەگەر هاتوو کەسێک هەڵسە بە ئاژاوە جێڕی لە ناو خۆپیشاندەران دەبێ خۆی ئاگداری جێهەی جێبەجێکار بکەواتە پۆلیس بکاتەوە بۆ دەستنیشانکردنی ئەو کەسە و ئێمە زۆر جاری وهەیە دەبینین کەس خۆپیشاندانی هێمنانە دەکرێت چینێکی تایبەتە بۆ نمونە شوفێرە مامۆستایە فەرمانبەرە ئەو جیهەتانە هاوڵاتی کۆمەلگەی مەدەنیە کە دێن ئەو کەسانەی کە بنەهوی ئاژەوە دروستکردن و بە لێرە بردننی ئاراستی خۆپیشاندان چێن ئایا لاینی سیاسی دەستی لە پشتایە ئایا ئەم خەلکە خۆی حەزەکەەوە چیانی ئێمە حکوومەتین جێبەجێکەری یاساینە و هەر کاتێک ئەو حاڵەتانە ببینین ئێمە هەڵدەستین بە ئیجراعەتی یاساحاڵاتە لە چ ئاراستی ئێمە خزمەتکاری خەڵکی خۆمانی بەبێ جیاواز بەبێ هیچ لایەنێکی حزبی بەبێ هیچ دیارکە بەڵام ئەو کەسانێک کە دژایەتی حکوومەت بکەن یان دژایەتی پۆلیس بکەن ئەوە خۆیان زەرمەند دەبن لە ئاکامدا چونکە خۆیان جێبەجێ یاسا پێشێت دەکەن و ئیجراعەتی یاساییان هەق دەکرێت. بەڵێ بینەران هەڵبەت کۆمەڵێک وێنەی ڤیددیۆس لەسەر شەشە بەردام دێتە خارەوە ئەوەی خۆپیشاندانەکانی ڕابردوون کە لەم خۆپیشاندانە توندوتیجێ لەکەوێتەوە لەو خۆپیشاندە بێگومان وێنەی ڕاستەقینەی خۆپیشاندانەکانی ڕابردوون. بەڵێ کاک فازڵ ئەکە ئێمە سەرنج بدەین لەوەی مەسەری خۆپیشاندانی ئەم دوایی یەکەتی مامۆستایان خۆپیشاندانێ بۆ بێ هیچ کێشە بەڕێوە چوو بە چاودێرەکانی شانە خۆپیشاندانێکی زۆر تەندروست بوو ئامانجەکانیش گەیشت حکوومەت بە بەردەوام کۆبوونەوە لەسەرەوەکە چون خزمەتی مامۆستایان بکات چون ئەو کێشانێکی ڕوبەڕووی ئەوان بووە چارەسەر بکات. خۆپیشاندانەکانی پێشوریش هەکەر باسی هوتافاتی خۆپیشاندانەکەی هەکەر باسێکە لە شوێنێکی تهدید دواتر ئەم شوێنە خۆپیشاندەران لەم شوێنە ئاراسی مەقەڕێک ڕۆیشتن ئاراسی شوێنێکی تر ڕۆیشتن پەلامار دروست بووە پێکە هەڵبژان دروست بووە شەڕ دروست بووە ئەمە بوو. لە ڕاستیا ئەو خۆپیشاندانانی لەم دواییەدا لەلایەن مامۆستانەوە کرا شایستەی ڕێز لێگرتنە ڕێز لێگرتن تەنها بە دەستخۆشی لێکردن نابەڵکو بە وەڵامدانەوەی داواکاری و ئەو خواستە ڕەوانەی کە هەیەە بۆیە بۆ ئەوەی ئەمە بکەینە کللتورێک کە پابندین بەکات بە شوێنی دیاریکراو و بەگەیاندنی پەیام لە چوارچەوەی یادداشتی نووسراودا بۆیە دەبێ بەڕاستی جیاوازی بکەین لە بینی خۆپیشاندانەکان و تەفزیلی ئەم جۆرە لە خۆپیشاندان کە لەم دوایانەدا ڕوویداوە پێش خۆپیشاندانەکە هەمومانە ترساین بەبێ جیاوازی دەماوت سبینێ دەقەومێ کە لە کاتێکا خۆپیشاندان نابێت ئەو هەستت لا دروستکە بەڵکو دەبێ هەستێکت لا دروستکە لە چوارچەوەی کەرنەڤاڵێکا تۆ دەچی ڕوبەڕووی لایەنی پەیوەنددارە بیتەوە پێی ئەڵێ لێرەدا ناحەقی ئەمە حەقی منە دەکەونە گفتوگۆ خۆپیشاندانەکانی پێشوو گومانی تێدا نییە کە لە ڕاستیدا سیاسی بوون و هەندێک لایەنی سیاسی سوار شەپۆل و مەوجەی خۆپیشاندانەکان دەبوو و بە نەتیجە خەڵکێک تەحریک دەکراوە مرۆڤ بە تەبیعەتی خۆی با بڵێن شوێن ئاپۆڕا دەکەوێ کەسێک بەردێک هەڵەدا بە دوایە 20 کەس دەسەداتە بەرد ئەمە تەبیعەتی مرۆڤە بۆیە بە قەناعەتی من ئەوەی مؤشری ئیجابیە ئەوەیە کە خۆپیشاندانەکانی ئەم دوایە ئەگەرچی بەتەنها لە سنووری سلێمانی و هەندێک ناوچەی
ئەو سنوورە بوون مای دڵخۆشیەوە بە قەنەعەتی من بەڵێ بێگومان هەڵبەتە ئەوانەیە کە بوونە قوربانیش لە ئەنجامی خۆپیشان هەمووی خەڵکی هەژار بوون خەڵکی سبیل بوون تا ئێستاش وەکو بارێکی قورسی خەفەتە لەسەر ملی کۆمەلگا ئێمە باسی کاتەکەین ئێستا ڕەوش لە باشووری کوردستان لە شەڕێکی سەختدایە لەگەل داعش ئەنی ڕەوشی ئەمنیش چاوی لەسرە زۆر هەستیارە بۆ نمونە لە وڵاتانی ئەوروپا وڵاتانە کە کۆمەڵی تەقینەوە کردەوەی خۆکوژی تە ئەنجام درراوە تا ئێستا ناهێلن خۆپیشاندان ئەنجام درێت هەی لە کوردستان تا چەند گرنگە ئەم ڕەوشە هەستیارە لە بەرچاو بگرێت بێژگە لەو قەیرانێک هەمووی بەروکی هەرێمی گرتوتەوە بە ئابووری و بگیرە بەوانی تریشەوە باڵێ ئەگەر چی ڕەوتێکەیە پێی وایە کە نابێ با بڵێن بیان و بێنیتەوە بۆ ڕێگری لە ممارەسەکردنی ماف و من بۆ خۆم پێم وایە کە نادیدەگرتنی هەلومەرج بە تایبەتی هەلومەرجی ئەمنی کارێکی ناژیرانە و ناعەقلانەیە بۆ چوونی من پێم وایە ئەگەر خۆپیشاندانیش بکرێ دەبێت لەو فۆرموشکڵە بکرێ کە ئارامی تێک نەدا و ئێمە ئەو تعریفە زۆر بەڕوونیە زانین ئازادی من لەو شوێنەیە کۆتایی دێکە ئازادی تۆ دەست پێ دەکا و کاتێک من دەبمە مایەی شەلەلبوونی ژیانی ڕۆژانەی خەڵک وە دەبمە مای دروستبوونی نیگەرانی هەروەگەوەی ئاماژەم پێکرد هەموو کوردستان دەترسا لەوەی کە سبەینێ دەقەومیەت و پەلاماری هەندێک مؤسساتی ئەم وڵاتە دەدرێ بە نەتیجە کاری هاوڵاتیان دواکەوێ نادیدەگرتنی هەلومەرج کارێکی ژیرانە نییە بەڵام لەگەڵەوەشدا نابێ هەلومەرج ڕێگر بێ لە بەردە ممارەسەکردنی مافە ماف دەبێ ممارەسەکرێ بەڵام لە کەواتە ممارەسەکردنە ئەم مافە لە چارچەوەی ڕەوشێکەوە هەسیارە تا چەند گرنگە بە هەستیاریەوە تەعامل لەگەل بکرێن پرسیارە ڕاستەی کاکی براهیمەکەین بەڵام بەڕێزان دوای ئەم ناوبڕە بەڵێ تەماشاوانی بەردەوامین بەڵێ کاکی براهیم لە ئێستای باشووری کوردستان کە هەموو دەوروبەری ئاگرە شەڕە بە سەدان کیلومتر هێزی پێشمەرگی کوردستانی شەڕۆبەرۆی گروپی چەکدارانی داعش بووتەوە لێرە لەوێ زۆرجار لە شارەکانی کوردستان ئەم گروپانە دزایەکەن دەستگیر دەکرێت ینی مەترسی زۆرجار مەترسی جدی هەیە لەسەر ئەمنیەتی هەرێمی کوردستان تا چەند گرنگی ئەوانەی خۆپیشاندان ئەنجام ئەدرێ ڕێکخەرانی خۆپیشاندان پابەندی یاسا و ڕێسەکانی باشووری کوردستان لە تەحدیدکردنی شوێن لە ئاگادارکردنەوەی هێز ئەمنیەکەم بۆی حالەتی نەخوازرایی وا ڕوونەدا سەرەتا دەستنیشانکردنی شوێن و دەستنیشانکردنی کات لە هەموو وڵاتێک لە هەموو شوێنێک پێویستە بۆ ئەوەی چونکە پاراستنی ئەمنیەتی خۆپیشاندەران ئەرچی پۆلیسە کاتێک کە تۆ داوا لە پۆلیسەکەیت من دەمەوێ خۆپیشاندان بکەم لە فلان شوێنە بێگومان ئەبێ خۆپیشاندەرانیش پابەندی یاسا و ڕێساکان بن لە حاڵەتی خۆپیشاندان بۆ ئەوەی پۆلیس بتوانێت بە شێوەیەکی گونجاو بە ئەرچی خۆی هەڵبستێت بە تایبەتیش کە جەنابەت باسی باشووری کوردستانت کرد ئێستا لە دۆخێکی نەگونجاودایە لە بەرامبەر سنوورێکی دوور و درێژ لە شەڕدایە لەگەڵ ڕێکخراوی تیرۆریستی داعش بێگومان هەرچەندە ئەوانە لە هەر شوێنێک لەوانەیە چاوەڕوان کراوە کە خۆیان بتەقێنەوە تەنانەت زۆر نمونەمان بینیون لە ئەوروپاش خۆیان تەقاندوێتەوە لە ناو قەڵەباڵی خۆیان تەقاندوێتەوە لە ناو بۆنە و خۆشی و شایی خۆیان دەتەقێنەوە ئەمە ئەرکێکی قورسە بۆ پۆلیس بۆ ئەوەی بتوانێت ئەمنیەتی خۆپیشاندەران بپارێزێت بە تایبەتیش ئەگەر دۆخێکی وا هاتە پێشەوە خۆپیشاندەر زۆر بوون پۆلیسیش پێویستی بەهێزێکی زۆرە
بۆی بتانی ئەمنیەتی خۆپیشاندەران بپارێزی بەڵێ. لەبەرەوە خۆپیشاندەران بۆ ئەوەی پەیامەکەیان بە دروستی بگات پێویستە ئەوانیش بە هەمان شێوە هاوکار بن لەگەڵ پۆلیس لە حاڵەتی خۆپیشاندان بەیەکەوە یەکتر تەواو بکەن بۆی ئامانجەکانیان وەکو پێویست بگاتە شوێنی خۆ. بەڵێ بەڵێ کاکی گرت و بەرپرسێکی ئەمنی لە سنووری پارێزگای هەولێر گازندەیەک گەلە و گازندە هەیە ئەڵێن لەم سنوورە خۆپیشاندان ناکرێت زۆر جا سەرنج هەیە ئەڵێن لایەنە پەیوەندیدارەکان دەستور بە خەڵک نەدەن کە خۆپیشان ناکرێت ئەن هێز ئەمنیەکان پۆلیس ڕێگیرە لەوەی کە خەڵک خۆپیشاندان دەکرێت لەم خۆپیشاندانەی دوای ئەکە بکەن بە نمونە هیچ داوایەکی فەرمیتان بۆ ئێوە هاتبوو کە داوای مۆڵەت کردبوو بۆ خۆپیشاندان ئێمە جیهەتی جێبەجێکاری وەکو پۆلیس داوای داواکردنی خۆپیشاندان بۆ ئێمە نایەتن بەڵکو بۆ بەڕێز پارێزگاری هەولێریان بەڕێز وەزیری ناوخۆ دێتن لە ڕێگەی ئەوەوە بۆ ئێمە دێ ئێمە جیهەتی جێبەجێکارین بۆ جێبەجێکردنی یاسا هیچ تەحەفوزێکتان هەیە لەسەر خۆپیشاندان بەڵام ئاگادارین ئەوەی بووین کە 2 ڕۆژ پێش ئەوەی کە ئەو خۆپیشاندانە بکرێ چکە ئەو خۆپیشاندانێک بوو ئی دەستەیەک ئی ڕێکخراوێک ئی یەکێتی مامۆستایان بوو دیاریکرا بوو یەکێتی مامۆستایان پەیامی خۆیان بە هەموو کەناڵە ڕاگەیاندنەکاندا لەبەر دەرگای نووسنگەی خۆیان کە توانرا هەر هەموو بە شێوەیەکی ڕێک و پێک و منەظەم بێ کێشە و هێزی چالاکیە مەدەنیەکان میشمان لەو شوێنە بوون ئاگاوانی ژاگەدارن بۆ خزمەتکردنی ئەوان تاکو هیچ حاڵەتێکی نەخوازا و ڕوونەداتن پەیامەکەی خۆیان گەیان بە شێوەیەکی بێژگەلەوە پرسیارەکەی من بە تهدید ئەمەیە ئایا ئێوە هیچ تەحەفوزێکتان هەیە لەسەر ئەنجامدانی خۆپیشاندان هەر ترێکی ترسێکتان هەیە ئێمە هیچ ئەو سەرنجە لەسەر ئێرە ئێمە هەیست تحفزێکمان منەوە چەندین خۆپیشاندان کرا لە شاری هەولێر ئەلەو ماوانەی ڕابردوودا ئەگەر تو بێ شوفێر هەبووە مامۆستا هەبووە ڕێکخراوی تایبەت هەبووە بەڵام تۆ دەبێ ئەو خۆپیشاندانانەی کە دەکرێت مەرامی دیاری کراوی هەبێتن بۆ نمونە ڕێکخراوێکە بۆ نمونە دەستەیەکە کۆمەڵگەیە یان کۆمەڵایەتیە تۆ دیاریکرااو بی نەوەک ببێتە هۆی ئەوەی کە وەک لە یاسا لە یاسای دوو لە ژمارە سێدا دیاری کراوە دەرێتن ئەگەر هاتوو خۆپیشاندان دژی گرروپێک یان ئاینیان نەتەوە یان هەر شێوازێک لەو شێوازانە بێ تن ئەوە بە خۆپیشاندان هەژمار ناکرێت و بۆ ڕەت دەکرێتەوە و هەروە دژی یان دژی گرروپێک دژی گرروپێکی تر بێتن ئەمە نابێت بەڵێ کاتە کاک فەزل یەکێک لەو خاڵانێک لە پرۆژه یاسای ڕێکخستنی خۆپیشاندان لە هەرێمی کوردستان وەکو کاکی هۆگر باسی کرد ئەگەر ئەو خۆپیشاندنە گرروپی دژی گرروپێکی تر بێ بەنە یاسای هەژمار دەکرێت لە کوردستانە زۆرجا ئەم لایەنانە یەکتر تومەتبارەکەن کە خۆپیشاندانێکی کرێ لایەنێکی در تومەتبارێکی کە تەحەیوسەکە ئاراسی خۆپیشاندان بەرەو دژایەتیە و پەلاماردانی بارەکەەکانی ئاراسە دەکرێت پێویستە چون تەعامل لەگەڵ حاڵەتی وادا بکرێت لە ڕاستیە ئەوەی کە دەبیندرێ دقیقەن ئەتوانی هەمان ئەو خوێندنەوەی بۆ حقیقەتەوە وەکو چاودەڵێ چکە لە چوارچەوەی سنوورێکە کە هێزێکی سیاسی دەسەڵاتی مەحدودە پەلامار دەدرێ دەلالەتی ڕوونە بەوەی کە هەندێک تەحریزات هەیە بەوەی کە بە بڵێن ئاڕاستەی خۆپیشاندانەکان بۆ لێدان لە ئامانجێکی ترە بە قەنەعەتی من ئەوەش دەبێت هێزولایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ڕۆڵی گرنگیان هەبێ لە ڕەواندنەوەی ئەو حاڵەتە کە بە قەنەعەتی من دوا خۆپیشاندانەکانی کە لە هەرێمی کوردستان ئەنجام دراوە ئەوەی مامۆستایان گومانی ئەوە ئەکرا جارێکی تر بارەگا و مؤسساتی لایەنێکی سیاسی بکرێتە ئامانج و حتا بە شێوەیە لە شێوەکان هەڕاشەی سیاسیش کرا لەوەی کە ئەگەر کارێکی وا ڕووبدا کاردانەوە دەبێ بۆیە بە قەنەعەتی من لایەنی سیاسی بە دەرەجە یەکەم بەرپرسن چونکە خەڵک بە بەردەوامی دەکرێت ئاڕاستە بکرێ و هەموو جارێک خەڵک تاوانبار نییە بەڵکەوەی تاوانبارەکە زۆر جارە وترێ کە شەقام تۆڕە هەبێ قەیران هەبێ موچە هەبێ کێشە هەبێ لەکتێنە گەشتنی سیاسی هەبێ ئیدارەی شێوەی ئیدارەکردنی هەرێم فۆرمەیەکی ئاڵۆز بێ کۆمەڵێک لایەنی سیاسی دێن ئیستیغلالی شارایەکەن ئیستیغلالی عاتفەتی شارایەکەن ڕەوشێکی وا دێنەکایەوە لەمەیە تا چەند گرنگە شارع وەریابێ کە بزانێ ئەو هەموو مؤسسە ئەو هەموو حزب و بەرپرسە ئەرکی ڕاستەقینە و پێناسە هەرە سادەکان خزمەتکاری خەڵکن تا چەند گرنگە خەڵک خۆی نەخزێنێتە شەڕێکی ناتەندروستی بەم شێوەیە باڵێ لە ڕاستیدا ئەو دۆخەکە ڕوودەدا دەرفەتێکی لەبارە بۆ ئەوەی هەندێک لایەنی سیاسی
بیقۆزنەوە و بە قەنەعەتی من لە ڕابردوشدا قۆزراوەتەوە و شارع ئەو شوێنەیە کە دەتواندرێ بجوڵێندرێ زۆر جار میدیا ڕۆلی گەورەی هەیە لە وروژاندنی شەقام مەسەلەن لایەنێکی سیاسی حتا شخصێک بۆ نمونە زۆر جار ئەوەی کە لە هەرێمی کوردستان ئێمە پێی دەڵێن قەیران لە هەندێک سەرچاوە بە قەیرانی دروستکرا وەصف دەکرێت ئەمە بە شێوەیە لە شێوەکان هاندان و تەحریزی خەڵکە بۆ ئەوەی کە لە بەرامبەر ئەم چەمکەدا بوەستێتەوە و پەلامار بداوە هێرش بکە و بە نەتیجە لایەنێکی سیاسی کە پێی وایە ئیسفادە دەکات و من پێم وایە لە زەرەردایە بە حسابی خۆی سوودی لێوەرەگرێت. بەڵێ وەڵێ کاکی ئیبراهیم ئەگەر ئێمە بین باس لەسەرەوە بکەین لایەنە سیاسەکان ئەوە یەکێک ئیبراهیم میوانیش ئەنووسێ لە کۆمنتێکە ئەویش دەڵێت لە بەرەوە لایەنە سیاسەکان لە پشت ئەم خۆپیشاندان ئاراسایان ئەگۆرە لە بەرەوە خۆپیشاندانەکان بە شێوەیەکی ناتەندروست لە کوردستانە بەڕێواچن کەواتە ئەگەر ڕەوش تێک بچرێ ڕەوشەکە بەرەو ئاراسەیەکی خراپ بڕوە خەڵک بکۆژرێ وەکو لە ڕابردووە بینیمانە کەواتە کێ بەرپرسە مادەم ئێوە خۆتان باستان کرد ئەم حزب سیاسیە نەبەرپرسن کەواتە بەرامبەر ئەم حزبانە پێویستە لایەنە پەیوەنددارەکان چی ئیجرا دەکەبێت بێگومان ئەوە هەر حاڵەتێک پێویستە بە شێوەیەکی تایبەت باز بکرێت بەڵام من بیدایەت هەر سەرەتا باسم کرد کە حیزب لە کۆمەلگای ئێمە دەست لە هەموو جمگەکانی کۆمەلگا وەرەدات دەست لە هەموو پێکاتەکان کاک فازڵ بە تەحدید ئەڵێ ئەم خۆپیشاندانانە بە سیاسیە کرد حکومەڵێکی حزابی سیاسیەیە ئەم ئاراسایە بەرەو بەرژەوەندی خۆی بوو تێکدانی ڕەوشەکە ئاگۆرێک پێویستە لایەنە پەیوەندیدارەکان چی ئیجراتێک بەرامبەر ئەم حزبانەکە کە بەشێکن لە کۆمەلگای مەدەنی لایەنی پەیوەندیداریش بەداخەوە لەوانەیە ئێمە واقعی کوردستان هەرێمی کوردستانە بینین کە دابەشە بەسەر کۆمەڵێک گروپ و هێز و تەنانەت ناوەندە لەوانەیە ناوەندە ئەمنیەکانیش وابەستەی حیزب و وابەستەی هێزە تایبەتەکانن لەبەرەوە بەڕاستی کۆمەلگایەکی مەدەنی تەندروستمان نییە تەنانەت لەوانەیە ناوەندەکانی دادپەروەریش وەکو پێویست ڕۆڵی خۆیان نابینن لەوەی کە ئەو خەڵکانەی کە لە پشت وروژاندنی خەڵکن بە ئاراستەیەکی تایبەت سواری مەوجەی تووڕەبوونی خەڵکە بن ئەوانی بێگومان پێویستە لایەنی پەیوەندیدار کە دادگایە پۆلیسە بە ڕۆڵی تایبەتی خۆیان هەڵستن بۆ ئەوەی بەرپرسیار لەو جۆرە حاڵەتانە بۆ خەڵکیش باز بکرێت کە فلان لایەنە بەڵێ کەواتە کاکی گەر زۆر جار خۆپیشاندان ئێمە سەیری خۆپیشاندانەکەین مناڵ تیا بەشدارە کەسێک تیا بەشدارە کە ئەستە نازانێت خۆپیشاندان چیە سیاستکردن چیە ئامانجی خۆپیشاندانەکە چیە هەتا ئێستا لە ڤیدیۆ لەسەر کوردستان 24 لە چارچێ بەرنامەکەمان پەخەشە بێت لە خۆپیشاندانەکانی ڕابردوو لەم حالاتانەوە چۆن تەعامل لەگەڵ لەم کەسانە بەڕاستی لە پرینسیپەکانی مافی مرۆڤیشدا ئەمە چەمکێکە نابێ منداڵ پیر یان ئەو کەسانێک کە توانێت خۆپیشاندانیان نییە بێنە بەر گەر خۆپیشاندانەکان و هەروە هەم بدرێن و تحریز بکرێن بۆ بەکارهێنانیان بۆ توندوتیژی بۆ نمونە بەرتاوێشتنە یان دارگرتنە وەشاندنە یان هەر شێوازگەشت یان بەداخەوە ئێمە لە چەند خۆپیشاندانی ڕابردووبینیمان مێرمنداڵ چەند مێرمنداڵ دانراوە کە وەکو درع بەکار هاتووە بەڕاستی بۆ خۆپیشاندەران ئێمە بۆ نمونە مامۆستای بەڕێزەکان خۆپیشاندەکان منداڵەکان بۆ لەسەر شەقامن ئەمە خاڵێکی تر ئەوەیە لە یاسای خۆپیشانداندا باز لەوە دەکاتن کەوا ئەگەر هاتوو کەسێک مۆڵەتی چەکی هەبوو چەکیشی لابوو لە کاتی خۆپیشانداندا بۆی نییە چەک هەڵبگرێ ینی بەڕاستی ئەوانە پێویستە ئەو یاسای خۆپیشاندانە بۆ هەموو خەڵک ڕوون بکرێتەوە بزانرێتن بە شێوازێک بە ڕێگە چارەیەگەت خۆپیشاندە دەکەیت خۆپیشان دەکرێتن بۆ چەند ڕێگاک بۆ چەند خاڵێکی ڕەوە بەڵام بەداخەوە ئێستاوکە بەلاڕێدا دەبرێت ئەوەچیمە تەنها بە سیاسیکردنی کۆمەڵگا هەموو کۆمەلگای سیاسی هەر کەسێ بچی لەلا قسە بکە بخۆی محلێکی سیاسیە هەر لە مناڵ بگیرەوە و تا مێر مناڵ بگیرەوە و تا هەر کەسێ بتوانێت دوو قسە بکە تێوەگەڵانی مناڵ و مێر مناڵ لە خۆپیشاندان و لە ئەو گردبوونەوە نەڕازی توندانێکە لە کوردستاندا هەیە هەنیەمە ئەمە چون لێکە دەیتەوە ئەمە مەشروعە لە ڕاستیا لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەکارهێنانی مناڵ لە هەلومەرجێکی وادا غەدرێکی گەورەیە بەس لەبەرەوەی کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی تێکەڵە
مناڵان وەکو تۆ ئەڵێ تێکەڵ بە مەجلیسی گەورەکانە بنوە بە بەردەوامی لەبارەی سیاسەتەوە قسە دەکرێت و ئەمڕۆ میدیا بە شێوەیەکی گشتی و هەندێک میدیاش بە تایبەتی کە بە بەردەوام میوانێکی بێ ئیجازە پێدراوە لە ماڵەکانایە و تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەو بارودۆخە فەوزەویەی کە تۆی بینی بە شێوەیە لە شێوەکان وای کردووە هەندێک جار مناڵیش خواستی بەشداریکردنی ئەو کردانەی هەبێ و بە تەبیعەت مرۆڤ بۆ خۆی حەزی لە تێکەڵبوون بە ئاپۆڕایە بە قەرەباڵغیە بەڵام لە هەموو حاڵەتێکدا دەبێ ئەوانەی کە ئیدارەی خۆپیشاندانەکەن و ئەو موئەسسەسانەی کە پەیوەندیان بە ئەنجامدانی پرۆسەکەەوە هەیە بربەمە بگرن و لە هەموو حاڵەتێکیشدا کەناڵەکانی هۆشیارکردنەوە جاچێ خێزانە دەستگای ڕاگەاندنە پەروەردەیە هەر ئەوە کە من پرسیارێک بۆ کاکی براهیم وەکو کاک فازڵ وتی میدیار وڵێکی گرنگ هەیە بە تایبەتی تۆڕە کۆمەڵاتیەکان لە ئێستادا زۆر کەناڵی ڕاگەاندن هەیە لە ئەنجامدانی خۆپیشاندان بە پێی یاسا گرۆپێک هەیە تەمسیلی خۆپیشاندەرەکانەکە لە 3 کەس کەمتر نەبێ لە 5 کەس زیاتر نەبێ ئەمانە دێن ئەنجامی خۆپیشاندانەکە خواستەکانی بۆ ڕایگشتی بەڵاوکەنەوە ئەم کەناڵە میدیانە کام کەس زۆر تند قسەکە زۆر زیاتر شارە ئەو ڕۆژێنە ئا لە ناو خۆپیشانە کام کەسە زۆر تێ نەگەشتە لە خۆیان شێوەی قسەکردنی نازانانی چون قسە بکە لە پڕێکەوە جنێوەدا ئەنی ڕاستەخۆ لە کەناڵەکان پەخشە بێت ڕۆلی میدیا لەم چارچەوەیە چۆن پێویستە چی بکات بێگومان میدیا توانێت خەڵک بۆ ڕژێنێ بە ئاراستەیەکی دروستیان بە ئاراستەیەکی خراپ ئەوە ئاساییە و یەکێک لە کێشەکانی ئێمە میدیاش میدیای حیزبە بەر لەوەی میدیای خەڵک بێت میدیا بەو ئاراستەیە ئیش ناکات کە داواکاری خۆپیشاندەران بەرەو ئاراستەیەکی دروست ببات و بگاتە بەڵام لە ئێستادا میدیاتر زیاترە لە میدیا حزبەکان میدیا بەداخەوە ینی کۆمەلگا ستراکتۆری کۆمەلگا لەم پرسە گرنگە هەستیارەکان میدیا چ ڕۆڵێکە بێ میدیا پێویستە ڕۆڵێکی گرنگی هەبێ لەوەی کە پشتیوانی لە داخواز و مافی خەڵکەکە بکات کە چوونەتە سەر شەقام بۆ ئەوەی داواکاری خۆیان بە حکوومەت بگەینن بەیان بەلانی پەیوەندیدار بگەینن و هاوکاری ڕووماندکردنەکە پێت وایە وەکو مامۆستایەکی زانکۆ کە تەجروبەی ژیانکردن لە وڵاتانی ئەوروپاشت هەیە ئەنی لەوێ لە حالەتێکی وا بوو نمونە BBC لە بریتانیا چۆن تەعامل لەگەڵ شارعەکە لە پرسێکی نیشتیمانی هەستیارە لە ڕەوشێکە کە یەکەتی کومەڵاتی تێکەچێ کە ئاسایشی کومەڵاتی تێکەچێ چۆن تەعاملەکە بێگومان زۆر بەرپرسیارەتی تەعاملەکات و بە شێوەیەکی زۆر بێلایەنانە تەختیەی ڕووداوەکانەکە لە حاڵەتی خۆپیشاندان لەسەر جادە دروستە بێت و کۆمەڵێک خەڵکی تایبەتمەند دێنێت بۆ ئەوەی تەحلیلی داواکاری خۆپیشاندەران بکات تەحلیلی ڕووداوەکان بکات بە شێوەیەکی تەندروست بۆ ئەوەی بۆ هەموو هاوڵاتیان ڕوون بێت خۆپیشاندەران چی دەوێت و چۆن بکرێت تەعامل لەگەڵ ئەو جۆرە حاڵەتانە بکرێت بێگومان دووبارەیە کەمەوە کە میدیا لەو دۆخەدا زۆر بە بێلایەنانە تەختیەی ڕووداوەکان بەڵێ کاکی هوگەر لە خۆپیشاندان شوێنی تەحدیدتان هەیە بنمونە زۆر جار خۆپیشاندان لێرە لە بەردەم پەرلەمانی کوردستاندا دەکرێت لە بەردەم ماسە فەرمیە باڵەکانی هەرێمی کوردستان لە بەردەم شوێنێکێکی کەرتی تایبەتە تەسیر لە بەرژەوەندی خەڵکەکە ئێوە شوێنێکی تەحدیدتان هەیە کە دەبێت خۆپیشاندان ئاها لەمە بکرێت ئەمە مەفتوحە مەوضوع ئێمە شوێن دیاری ناکەین بەڵکو ئەو کەسانێکەوە نوێنەری ئەو خەڵکەنە نوێنەری خۆپیشاندەرانن لەو سێ کەسە سێ ئەندامیان بەڵام تەحەفوزانیە کە کومەلێک شوێن نابێ ئاراستەی داواکاری ئاراستەی جیهەتی پەیوەستدار دەکەن ئەوان شوێنەکانیان ڕێک دەکەون لەسەر دیاریکردنی شوێن دیاریکردنی شوێن زیاتر چیە بوو نمونە شوێنە گشتیەکانە ئەو شوێنانەیە کە دەسەڵاتی ئەو شوێنەی ئەو خۆپیشاندەر لە وڵاتان بوو نمونە لە بریتانیا کە خۆپیشاندانێکی کرێ ڕێوڕسمێکی کرێ ئەنگربوونەوەیک نابێ ئەستان شارەیش بەکاربێنرێت لێرە زۆر جار شارە دەگیرێ زۆر جار هاتو ئێمە جیاوازین لەگە بریتانیا ئێمە لە هەرێمێکین چواردەورەمان تیرۆسی تێدایە دەبی ئێمە ئەمنیەتی هاوڵاتیان بەپاش بەڵام تەحدیدی شوێنەکە کاکاکان ئێمە زۆر جاری وا هەبووە پێش ئەوەی خۆپیشاندان بکرێتن بە چەند ڕۆژێک کە مۆڵەت درایە بە خۆپیشاندان
خەمی گەورەی پۆلیس و هەروەها دەستگا ئەمنیەکان بە برایانمان لە ئاسایش و پۆلیسی هاتوچوو ئەوە بووە کەوا شوێنێکی دیاریکراویان بۆ دابدرێ ئەو شوێنێکی ئاراستەی خۆپیشاندانەکەی لێ دەکرێتن لەو شوێنێکە دەست پێ دەکا و لەو شوێنێکە کۆتایی دێ دەبی ئێمە ئەمنێتی ئەو شوێنە بە تەواوی بپارێزین لە هاتوچۆنەکردنی ئۆتۆمبیلە لە هاتوچۆنەکردنی کەسانی بەڵام ئێمە باسی میدیامان کرد باسی ڕۆلی میدیامان کردەوە کومنتێکی هاتووە بە ناوی چنارەوە زۆر جار کە میدیا دێت ڕووماڵی خۆپیشاندان دەکرێت کە ئەرکی ئەوانە زانیاری لەسەر ئەم پێش هاتەنە بۆ ڕایگەشتی بەڵاو بکاتەوە لەلایەن هێزەکانی پۆلیسەوە ڕۆبەڕۆی تۆندوتیژە بنەوە ڕێگری لێ دەکرێت بەداخەوە ئێمە تەسحیە ئێوەمان داوە کە مدیاکاران بپارێزین من خۆم لەوانە بوویماکەوە چەند میدیاکارێکم پاراستووە لە خۆپیشاندەرە بەداخەوە یعنی کاتێ ئێستا خۆپیشاندانی خۆپیشانداوەی لێ هاتووە ئەو خۆپیشاندەرانێک کە خۆپیشاندان دەکەن هەز دەکەیتەوە چ لایەنێکی سیاسین لەبەرەوەی ئەو دەستگا و ئەعلامیانەی کە هێنا هەر هەمووی لایەنی سیاسینە کە هەموو کەواتەوە تەحەفوزان هەیە کە ئەم لایەنە نابێ ڕووماڵکارمان نابێ بکە وەکو کاتێکە لە ئەو ڕاگەیاندانە ڕاگەیان کارەکان کە دەستنە نێو خۆپیشاندەران کۆمەڵێک میدیاکار بەرباران دەکەن جنێوی پیسیان پێدن و یاندەریان دەکەن و ئەرچی پۆلیس دەبێت کە ئەو میدیاکارانە بەڵێ لەسەر میدیا کاک فازڵ تو چەند جاری شارەت بە ڕۆلی میدیادا لە ئاراسەکردنی خۆپیشاندان و تەویەکردنی ڕایگشتی بێگومان میدیا تەسیرێکی زۆر باشی هەیە لە دروستکردنی ڕایگشتی لەمەر هەموو پرسەکان لە کوردستانە ئەو شێوەی تەعاملی میدیا لەسەر پرسە نەتەویەکان پرسە هەستیارەکان دەکا تا چەند تەعاملێکی تەندروستە بەڕایتەوە لە ڕاستیە میدیا لە هەرێمی کوردستان بە مطلقینە میدیایەکە تێکەڵ بە پرۆسەکانە بێ کە لە ڕاستیدا ئیشی میدیا ئەو ململانی سیاسیانێک هەیە بە دڵنیایەوە ئیشی میدیا تێکەڵبوون نییە بە پرۆسەکان بەڵکو چاودێریکردنی پرۆسەکان و گواستنەوەی حەقیقەتە وەکو خۆی بەبێ ئەوەی لایەنێک یا جیهەتێک یا موئەسسەسەیەک تێبگالەوەی کە ئەم میدیایە بۆتە بەشێک پاڵپشتی ئەکایە دژی ئەوەستێتەوە بە قەنەعەتی من دابەشبوونی سیاسی ئەوە کە گومانمان لێنیە وای کردووە میدیا بە شێوەیە لە شێوەکان دابەش ببێەوە نەتوانێت کاتێک ڕووماڵی بابەتێگەکە وەکو خۆی بە مجەڕەدی ئەوەی ئوستاز باسی کرد بە مجەڕەدی مامەڵی لەگەڵاکە لەن بەنەتیجە پێشکەشکارەکە یا ئامادەکارەکە یاخود با بڵێن میدیاکە بە گشتی دەبێتە تەرەفگیر و لایەنی بەرامبەریش پێی وایەکە بۆیش دەوترێ ئەم میدیای نزیکە لەو ڕەوتە کەواتە کە ئەم تێکەڵاویە ئەم تێکەڵاویە ئاڵوزە ناتەندروستەوە کۆتوبەسەکەی لە منافسەی سیاسی حەزبەکان لە ئێلام و لە هەموو لایەنەکەوە مادەم ئەمە هەیە تەسیرێکی نێگەتیڤ لەسەر کۆمەڵگە هەیە پێویستە لایەنە پەیوەندیدارەکان کە پەرلەمانی کوردستان زیاتر لە 300 یاسای دەرکردووە چون تەعامل لەگەڵ ئەم حاڵاتە نەبکە کە ئێمە لە ڕاستیدا یاسای ڕۆژنامەگەریشمان هەیە ئەوەی کە من ئاماژەم پێکرد لە هەرێمی کوردستاندا کاتێک تۆ کردەیەکی سیاسی کۆمەڵایەتی ئەنجامەیەی یاساکان نادیدە دەگری و یاسا لە هەرێمی کوردستانە وەک بەڵام نادیدەگرتنی یاسای ئەوەیە کە لایەنە پەیوەندیدارەکان کە یاسا جێبەجێیەکە نۆکو پێویست هەڵناسم بارکی خوان یان ئەم لایەنەش بە سیاسی کەراوە ئەویش تەعاملێکی بەدڵنیاییەوە هەر بۆ خۆی یاسا لە هەرێمی کوردستانە ئەو فۆرمەی بەبەراکراوەکە جێبەجێ ناکرێ بۆیە ئەو یاسانش کە تایبەت بەو پرۆسانە دەرەچێ نادیدە کەواتە دوا سەرنجی کاکی برایم لەسەرمە جارێکی تر دەیڵێمەوە تەواوی جمگەکانی کۆمەلگا وەکو پێویست کار ناکەن ئەگەر یەکێک لە دامەزراوەکان وەکو پێویست کاری نەکرد زۆر بە کورتی چون ڕۆح بەبەر ئەو هەموو دامەزراوانە بێنێتەوە لە چارچوەی پاراستنی بەرژەوەندی گشتی پێویستە دەسەڵاتی سیاسی استراتیژەتێکی نیشتمانی بۆ هەموو بوارەکانی بواری پەروەردە بواری ڕاگەاندن بواری ئابووری بواری سیاسی استراتیژەتێکی نیشتمانی هەبێ لە ڕێی دام و دەستگاکانی دەوڵات بتواندرێت ئەو استراتیژێتە نیشتمانیە بەیەکەوە هەمویان بەرەو ئێوە وەکوتۆتی پارێزەری یاسان کاکۆگەر سەرنج لەسەر ئێوە هەیە کە بە شێوەیەکی باش یاساکان جێبەجێ نەکرێت ئەو جمگەش بە سیاسی کراوە سەرنجی تو لەسەر ئێمە بەڕاستی پارێزەری یاساین هەر تاکێک هیچ تەحەفوزێک هیچ حەزبێک تەسیتان لەسەر هەیە کە بەبێ جیاوازی ئێمە خۆمان بە خزمەتکاری هەموو هاوڵاتێک دادەنین بەبێ جیاوازی چونکە ئێمە هەڵقوڵاوی هاوڵاتیانین چونکە ئێمەش تاکێکین لەو نەتەوەیە و هەر بۆ خۆمان خزمەتکاریش دەبین بۆ نەتەوەی خۆشمان
ولی تماشا نجاح گلی سپاس بوی که تا بینری برزی ما بون زور سپاس بوی من کان یمش که لسر قلعه هولری پایتختی باشوری کردستان امرو دابیج من پیشکش کرد حتی به گشنوی کتر دخیر و خوشیان دابیج